إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم، مانگی پیرۆزی ڕەمەضان زۆر پەیامی گەورەی هەیە بۆ ئێمە. یەکێک لە پەیامە زۆر شیرین و جوانەکانی ئەوەیە خەڵکی ئیماندار ئەکاتە ئەهلی مزگەوت. لەلای ڕەب العالەمین لە مانگی ڕەمەضانە هەمووان بە ئەهلی مزگەوت تۆمار ئەکرێن. ئەهلی مزگەوت تایبەتمەندی خۆیان هەیە، فەضل و پلە و پایەی خۆیان هەیە. ئەمڕۆ خۆشحاڵ بووم لەم مەدرسە ڕەمەضانیە باسی فەضل و گەورەی ئەهلی مزگەوت بکەین. خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هیچ کەسێکی ئیماندار نییە، پیاوێکی ئیماندار کە مزگەوت بکاتە مەوطین و ماڵی خۆی، ذیکری تیاکە، نوێژی تیاکە، هەر یەکێک لەمانە. ئەفەرمێ ئیلا تەبەشبەش الله له، خوا جەلە جەلالوه زۆر پێخۆش ئەبێ کە ئەم عەبدە بەم شێوازە ماڵێک لە ماڵەکانی خوا و سوچێک لە سوچەکانی ماڵی خۆی کردووەتە مەوطین و ماڵی خۆی، یەکێک لە ماڵەکانی خوا کە ئەکاتە مەوطینی خۆی. ڕەب العالەمین زۆری پێخۆشە ئەمە و ئەبێتە مایی ئەوەی کە ڕەب العالەمین لە بەرامبەر ئەم عەبدە نمونەیەک ئەهێنێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەندازی ئەم نمونێ. ئەفەرمێ ئەگەر ئەهلێک، خەڵکی شوێنێک، ماڵێک بنەماڵەیە کەسێکیان دیار نەمێنێ، زۆر بگەڕێن بە دوایە و مانوو بن لە پڕ کەسەکە دەرکەوێت چەند خۆشحاڵە بن و چۆن دەم و چاویان گەشەوێتە و نازانن چۆن خۆشحاڵی خۆیان دەربڕن. ئەفەرمێ پەروەردگار جەلە جەلالوه ئەبەو کەیفیەتە لە بەرامبەر ئەم عەبدە زەعیف و زەیلەی کە مەوطین مزگەوتی کردوتە ماڵی خۆی، ئەبەو شێوازە مامەڵەی لەگەڵا ئەکا و تەسەڕوفی لەگەڵا ئەکا. لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ هەر کەسێک لە ئێوە ئەگەر دەستنوێژێکی گرت و دەستنوێژەکەی زۆر جوان، لا يتوضأ أحدكم فيحسن وضوءه ثم يأتي إلى المسجد لا يريد إلا الصلاة، لە دوای ئەوەی دەستنوێژێکی جوانی لە ماڵەوە گرت، وردە بەرەو مزگەوت هات، هیچ مەبەستێکی تری نەبوو تەنها نوێژ نەبێت لە مزگەوتە، إلا تبشبش الله إليه، إلا خوا جەلە جەلالوه خۆشی خۆی دەرئەبڕێ بەرامبەر بەم عەبدە بەو کەیفیەتەی لایقە بەخۆی. هەر چۆن بنەماڵەیەک کاتێک کە کەسێکی نادیاریان لە دوورەوە دەرئەکەوێت چەند خۆشحاڵە بن، ڕەب العالەمین ئەبەو کەیفیەتە خۆشحاڵی بەرامبەر بە ئەم عەبدەی دەرئەبڕێ. لە فەرمایشتێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ڕەب العالەمین إن الله لينادي يوم القيامة أين جيراني أين جيراني. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەڵێت کوان دراوسێکانم، کوان دراوسێکانم. مەلائیکە سەریان سوڕەمێنێ ئەڵێن یا ئیلاهی ربنا ومن ينبغي أن يجاوره، كي أتواني بيت دراوسيتو؟ فيقول أين عمار المساجد، كوان أواني مزگەوتەکانیان ئاوەدان ئەکردەوە، ئاوەدانی مادی بێ یا ئاوەدانی معنەوی.
تصورك أوداني لناو مزقوتكان إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر كسيك مزقوتكان مالي خواي بي أودان أكريته كسيك كإيماني هي بخوا بروجي دوائي فرمانك بچاكا رقريك لخرابا ولم يخشى إلا الله لكزنا ترسي إلا رب العالمين نبي أفرمون هركس بيني تعميري مزقوتي كر مادية معنوي أم صفة جوانانيتي خوائكات خاوني أم صفة جوانانا دي هر يكيق لإما بيوستي بوهي لحياتي خويا تعميري مزقوتي كردبه أقل لروي مادية ونيتواني لروي معنوية بنواجه بسجدية بطاعتي مزقوتي خوي أودان كردبته ومالي خوي أودان كردبته أوداني مالكان لروي مادية وتصورنا كين تنها أبي بناية كي زور قورة دروسكين تويي تناو مزقوته وبوشكي كي زور بچوك أبيني كوتوا هل يقري خيتي جرفان ولا درو فري أدي جورك للتعميري مزقوت بوني كي خوش لمزقوته بلاو أكيتوا خود باكو خاوينك كي تناو مزقوت قورويك بوني دي لدرا ودائني همو أمانة خذوا زينتكم عند كل مساجد همو جوانية كتو راي أقري أكات التعميري مزقوت أوداني مزقوت شكا أوداني تنها أونية بلوك دابني أوداني أوي بزاني شون معاملي لقلاءكي تداخل لكاري مزقوتا ناكي دنگ برز ناكي تولا مزقوتا هاوار ناكي لمزقوتا مشاكل دروز ناكي لمزقوتا همو أمانة أبناء تعمير جورق للتعمير مزقوت بو جاري وهي كسيكي زور سادة لمزقوتها تنهاية تناو مزقوتها بس دعاء وإيمان دارانك تعميري مزقوتي كردو أو إيمان دا أخوايا هركز يتناو أم مزقوتها ولا قناهي ببورة أم كلمات الجوانانة بدل يا أقوزري بزمان يا أقوزري أكات التعمير لمعمرين مساجد قبولا پیغمبری خواه صلی الله عليه وسلم للرواية كثيرة أفرمي المسجد بيت كل تقي مزگەوت ماڵی هەموو کەسێکی لە خوا ترس و خواناسە ئەو کەسێک کە پارێزگاری لە گوناهەکانەکە واتە تۆ دوو ماڵت هەیە ماڵێکت هەیە کە لەگەڵ مناڵەکان تا لەگەڵ یادائەنیشی ماڵێکی عەبدایەتیت هەیە ئەی کەسی خواناس کە بریتە لە مزگەوتەکەت چۆن گرنگی بە ماڵەکەت ئەدەی ئەبێ ئاوا گرنگی بە مزگەوتەکەت بدەی ئەبێ ئاوا لەگەڵ مزگەوتەکەتا بی خوا جەل جەلالوه کردوێتیەوە وعد لەسەر خۆی و کەفالەتی ئەوەی کردووە هەر کەسێ تعمیری مزگەوتەکان کاتەوە مزگەوت بکاتە ماڵی خۆی إلا ڕەحمەتی رب العالمین بەسەریادا ئەبارێ إلا لە ڕۆژی قیامەتە بە ئاسانی بەسەر سیڕاتە ڕائەبوێرێ إلا کۆگاکەی و ئاخیرەکەی لەناو بەهەشتا خۆی ئەبینێتەوە بۆیە ئینسانی موسڵمان زۆر گرنگە چۆن لە ڕەمەضانانە ماڵەکەی خوا ئاوەدان ئەکاتەوە دڵی هەمیشە وابەز بێ ئەچیتە ناو لادەیەکی جوانەوە لە دوورەوە ئەبینی منارەیەکی جوان یا گومەزێکی جوان ئەبینی یا هەندێک لادەکانمان تەنها دوو مکابرە بچووکە بینی ئەبێ دڵت پێ بگەشێتەوە چکە ماڵەکەی تۆیە لەویە ئەزانی ماڵەکەی تۆ تعمیر کراوەتەوە لەم شوێنە ئەگەر دڵت مرتاح نەبوو بزانە خەرەلێ لە عەقیدە و ئیمانتا هەیە چکە ئینسانی موسڵمان یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە لە دڵیە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب بكاروباري الدينداري زور دڵی ئەگەشێتەوە ڕۆحی ئاوەدان ئەبێتەوە لەکوێ فریا کەوتی مزگەوتێکە بینی هەوڵ بدە تۆ یەکێک بی لەو کەسانەی جۆرێک لە جۆرەکان تعمیرە کردبێتەوە ئەگەر سوژدەیەکیشت یا بردبێت ئەگەر دوورکان نوێژت یا کردبێت قەت نەچی تەماڵیکە بەلای مزگەوتێکە ڕابوێری و لات نەدابێت نوێژێکی تیا بکەی ئەبێ نوێژی تیا بکەی ئەبێ ئاوەدانی کەیتەوە ئەبێ تعمیری کەی ئەمە ڕەمەزان فێرمان ئەکات چۆن لە ڕەمەزانە دڵت ئیسراحەت ناکە لە ماڵەوە لە ماڵی خوایە ئیسراحەتەکەی ناتوانی دانیشی چەندین کاروبار هەیە و چەندین حەڵقە فلیم و چی و هەمووی واز لێنی یەی تەراویحەکانە جێبەجێەکەی بە گورج و گۆڵی یەی نوێژە فەرزەکانە بە جوانی جێبەجێەکەی هەوڵ ئەدەی لە ئەڵڵاهو ئەکبەری تەحەڕوما لێرە بی حازر بی پێش نوێژ حازر بی هەموو کاتەکانی ئێمە بێ بەو کەیفیەتە بێت لەگەڵ هەموو مزگەوتێکیشا بەو کەیفیەتە بێت ئەمە صفەتێکی زۆر گەورەی خەڵکی ئیماندارە تویتە ناو مزگەوتەوە بە مجەڕەدی هاتنە ناو مزگەوتت بەرئەم پێڕە ئەکەوی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسییانەکە ئەفەرمێ مەجتەمع قەوم في بيت من بيوت الله هیچ گەل و قەومێک نین هیچ جەماعەتێک نین هیچ دوو کەسێک نین پێکەوە ئەگەر کۆبنەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوایە يتلون كتاب الله كتابكي خوا قرآن بخوێننەوە ويتدارسونه بينهم
دیڕاستەیەکەن لە بین یەکترە مامۆسایەکە وەعزێکیان بۆ دا قسەیەکی خێریان بۆ ئەکا إلا نزلت عليهم الملائكة إلا ملائكتي خوا بسر أو كوملا دا أبزن دو كسن دكسن هزار كسن إلا ملائكتي خوا دوريان أدن ونزلت عليهم السكينة إلا سكينتي خوا آرامي دا أباري بسرت كنا راحتي لماله وبطاقتي بيزاري لجيان راكر ناو مزقوتو أو شويني آرامي إيمي أو شويني إسراحتي إيمي بوي إنساني إيمان دار كالرؤى مالي خوا هزب آراميك أو آرامية بهوي أو ملائكة نويك أيها النخوار بوسر عبد كان وغشيتهم الرحمة إما هموما محتاج رحمتين هموما ويل رحمتين همو أو كاروبارا باشاني كأيكين لجيانا بوي بر رحمتي خواك دورنا ومزقوتي رب العالمين ومالي خوا بكرة مولقي خود بكرة مالي خود بكرة مقري خود بكرة بناي خود بكرة جياني خود بكرة شويني تعميري تو إلا رحمتي خوا بسرتا دا أباري شكو لنا ومزقوتا حتما تو دانشتني يابو الذكرى يابو نيوشكردنك رحمتي خوا بسرتا دا أباري غير أما تو لنا ومزقوتا باسي رب العالمين كي اما كان لمزقوتا لم خطبة باسي رب العالمين كين وتكاني بيغمبر صلى الله عليه وسلم لخزمتي أنا أبين إلا ذكرهم الله في من عنده خوا جل جلاله لما جيسي أنا زور جوانتر مجلسي كي بر ملائكة إلا ذكري توأكا شون ذكري ناوت أهنا ناو ورا أم عبد قناه بار خجالة بار الرش رب العالمين بعظمتي خوي نايبين لنا ملائكة دور مالكي خوا أودان كرو دلت بير خوش به أم ولاتون اجتماعي إيما بر لمزقوتي جوان لو چه هول درابه مزگوت كان كير بكرينا بلان بفضل خوا روج بروج مزگوتي جوانتر و تعميراتي جوانتر و كوشكو تلاري جوانتر بو رب العالمين بنياد ان لسر زويه بيوستي بعابدي زور حقيقي هي سجدبري زور رازقو هي مزگوت كان زياتر اودان كاتو قشي بيبدا والله سجديه كتبر لنا مزگوتيك او مزگوت اودان كردو بسجديكي جوان دڵنیابە ئومەتی ئیسلامی هەنگاوێ هاتوۆتە پێشەوە دوعایەکی خەیری تۆ هەنگاوێک زیاتر ئومەت بەرەو پێشەوە ئەڕوا خۆ هەتا ئەم ئومەتاوە ژێردەستە نابێ ڕۆژی سەرکەوتن و هەستانەوەی ئەم ئومەتە دێ بەخوا ئەو ڕۆژە هات ئیختیلاف لە بینمانە نامێنێ کێشۆگرفت نامێنێ هەموو یەک تەوەجه ئەزانین چی ئەکەین بۆ دینەکەمان چۆن هەڵەسینەوە چۆن عەدالەتی خوا لەسەر زەویە بەرپا ئەکەین خۆ ناکرێ عەدالەتی سەرزەوی بەدەستی کافرەوە بێ لەو پەڕی دنیاوە بێتە هەرێمەکەی تۆ هەرچی شتە بیت زێ و تۆ خاوەنی حج نەبی خاوەنی مەعاشێکیشت نەبی تصور کە ئێمە ئیماندار ئەبێ عەدالەتێک بەرپاکەین لەسەر تا سەری زەوی ئەمە واجبی سەرشانمانە سێ واجبت هەیە ئەی عەبد سێ واجب خوا تۆی بۆ سێ واجب دروست کردووە تعمیری سەرزەویکە عەدالەتی خوا لەسەر زەویە بەرپاکە عەبدایەتی خوا بکە لە غێری ئەم سێ شتە شتێکی تر نییە کە ئەرکی تۆ بێ دەی تۆ ئەبێ بزانی چۆن مامەڵەکەی لەگەڵ مزگەوتەکانە ئەمان هەمووی ڕموزی ئیسلامی زۆر گەورن ئەبێ بە تەقدیس سیرکرێن هەندێک مەسائل هەیە لە وڵاتی ئێمە بووەتە عادەت زۆر خەتەرێکی گەورەیە لەسەرمان قسەکردنی زۆر لە مزگەوتە قاچڕاکێشان لە مزگەوتە هەندێک لەو بابەتانە لە ئادابی حەڕەمی مزگەوت کەمەکاتەوە تەسەوور کە دروستە کەسێکی غەریبە دێ ڕاش بکشێ بەڵام ئەبێ ئادابی مزگەوتی جێبەجێ کردبێ نابێ قاچکاتە قیبلە ئەبێ حورمەتی مزگەوت بپارێزێ بزانە چۆن مامەڵایکە لەگەڵ مزگەوتە قورئانێک لە شوێنێکە دانراوە قاچ بەرامبەری ڕانەکێشێ بە ئەدەب بێ لە خزمەتی مزگەوتە بە ئەدەب بێ لە خزمەتی کەلامی خوایە کە لە مزگەوتەکانە هەیە دۆستێکم لە مالیزیا پیاوێکی زۆر خواناس وتی جارێک لە مزگەوتێکە قاچم ڕاکێشا بوو وتی گەنجێکی مناڵکار هات وتی پرسیاری لێکردم تازە موسڵمان بووی وتی من پرۆفیسۆر بووم لە بەشێکی دینیە ئەڵێ وتم بۆچی ئەوە ئەو پرسیام لێکەی وتی یەک نازانی دوعاکەی دەست لەسەر ڕانەدانەوە دوو قاچ ڕاکێشەوە مزگەوتی ئەوە نییە قاچ ڕاکێشی دەست بەرز کەرەوە لە حزوری خوایە وەستاوی ئەوی تعجب ئەکەم سێ سەعات لەناو مزگەوتە کەسێ بمێنێتەوە قاچی ڕانەکێشی ئەم لەولایەنەکە زۆر بە گورج و گۆڵی تون و تۆڵی لەناو مزگەوت و حەڕەمە ئەبن ئێمەش هەروە بووین تەسەوورکەن لەم هەورامانەی خۆمانە زۆر لادێ و شوێنمان هەبووە دوای نوێژی بەیانی یەک کەس نەچۆتە دەرەوە حتا وەکو خۆر هەڵ نەهاتبێ نەچونەتە دەرەوە خەریکی ذیکر و ئەوراد و تاعەت بوون ئێمە ئەمڕۆ ئەوە بەو شێوازە کرچ و کاڵی لە تاعەت و عەبدایەتی و تعمیری مزگەوتمان لا بچووک بووەتەوە ئەگەنای بە تەقدیس سەیری مزگەوتکەین بە گەورە سەیریکەین وا تەسەوور مەکە ئەمە بلۆکێکە لێرە دانراوە
هەموو سوچێک لەم مزگەوتە بەردەوام کەلامی خوا ئەبیسێ، بەردەوام ذیکر ئەبیسێ، بەردەوام مەلائیکە ڕووی تێئەکا، ڕەحمەتی خوا بەسەریادا ئەبارێ. ئەمە نورێکە لە ئاسمانەوە بۆ زەوی. ئەبێ بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ ئەم نورانەیە. اینجا تۆ کەیتە ناو مزگەوتەوە ئەڕۆیتەوە، ئەزانی لە ڕێیا چه ئەجرێکە دەسەکەوێت. وەڵای ئینسان بەس سەیری ئەم ئەجرە بکە کیفایەتێتی. ئەچینە خزمەت ئەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم فەرمایشتە شیرینە لە زمانی ئەو ئەفەرمێ من راح إلى مسجد الجماعة فخطوة تمحو سيئة وخطوة تكتب له حسن. ئەفەرمێ کەسێک کە ڕوو ئەکاتە مزگەوت بەرەو مزگەوتێک ئەڕوا بۆ نوێژی جەماعەتی، هەموو هەنگاوێک کە ئەینێ گوناهێکی لێلا ئەبا، هەنگاوی دووەم کە ئەینێ حەسەنەیەکی بۆ ئەنووسێ. لە ڕوایەتێکە ئەڵێ هەر هەنگاوێ گوناهێک لا ئەبا و حەسەنەیەکیش ئەنووسێ. لەمە گرنگتر ئەفەرمێ هەر ئەوانەیە کە یە بۆ مزگەوت بەو شێوازە بێ ذاهبا وراجعا. لە ڕوایەتەکە ئەفەرمێ کە هەنگاوەکان ئەهێنێ هەتا ئەگاتە مزگەوت، ئاوایە کە هەتا ئەگاتەوە ماڵەوە هەر ئاوهایە. لەکوێ ئەمە دەسەکەوێ ئەی عەبد؟ هەموو هەنگاوێکت تۆ لە خوا نزیک بیتەوە، هەموو هەنگاوێکت لە گوناهێکت ببورێ، حەسەنەیەکت بۆ زیاد کرێ، نەک ئەوەندەی دەیتە مزگەوت کە ئەگەڕێیتەوە چەند هەنگاو ئەنەی بە هەمان چەشن هەمان ئەجر و پاداشت بۆ ئەنووسرێ. بۆیە لە ڕوایەتێکی تر ئەفەرمێ من غەدا ئەو ڕاحە، کەسێک کەوا یێتە ناو مزگەوت یا مزگەوت بەجێ ئەهێڵێ ئەعەدە الله له نزلا، خوا جەل جەلالوه بۆ هەموو هەنگاوێکی کە ئەینێ دعوەتێکی بۆ ئامادە ئەکە. وەرە ڕەب العالەمین خاوەنی ئەم هەموو کەڕەمە بێ، ئەم هەموو عسیانەمان کردووە، ئەم هەموو خراپەیە ئەکەین، هێشتا ئەم هەموو نعمەتە بەسەرمانەدا ئەبارێنێ. دەی وەرە ئەی عەبد، ئەم ڕەب العالەمین عەظیمە لەگەڵ تۆیە، خۆی بۆ خۆی نزلا من غەفور ڕەحیم. وەرە دعوەتی بۆ تۆ ساسکە، ئەبێت چی بۆ ساسکە؟ بە هەموو هەنگاوێکت لە هاتن و ڕۆشتنت. ئەم فەضیلەتەی لە مزگەوتا دەست ئەکەوێ، لە نوێژی جەماعەتا دەست ئەکەوێ، لە شتی ترا دەست ناکەوێ. بۆیە غەزالی ئەفەرمێ هەنێ گوناه هەیە بە کۆڵی ئینسانەوە، بە شەو نوێژیش لە کۆڵی ناکەوێ، بەڵام ئەگەر هەنگاوی نابەرەوە مزگەوت هات ئیلا خوای گەورە عەفوی ئەکات و لێ خۆشە. ئێمە زۆر گرنگە مانگی ڕەمەزان بکەینە مانگی وەرچەرخان. بڕیار بدە لە ناخی خۆتە، قەرار ئەدەم لەکوێ مزگەوتێکم بینی ئەبێ نوێژی تیاکە، حتا پێم بکرێ نوێژی جەماعەتەکانم نەفەوت، تەمەڵی نەکەم. ڕەمەزان ئەم دەرسە بە ئێمە ئەدا، ئەم پەیمانە تۆ لەگەڵ خوایە نوێ ئەەکەیتەوە. بۆیە ئەبێ زۆر بە وریایانە لە ڕەمەزان و غەیرە ڕەمەزانە ئێمە دڵمان ئالوودەی مزگەوت بێ، ڕۆحمان لەگەڵ مزگەوت بێ، ئاشنای مزگەوت بین، سوچێک لە مزگەوتە ئێمەی تیابین، ڕەنگی ئێمەی گرت بێ، بۆنی ئێمەی گرت بێ، تامی ئێمە بدە. ئەو کاتێک کە ئێرە بەجێ ئێهێڵی ئەو شوێنەی تۆ حتا وەکو ئەو مزگەوتە بەقای هەبێ، ئەو شوێنە شاهیدی بۆ تۆ ئەدا، ئەو شوێنە ئەجر بە دوای تۆیە ئەنێرێ. بۆیە زۆر زەرورە مانگی ڕەمەزان مانگی عەهد و پەیمان بێ بەرامبەر بە ڕەب العالەمین کە ئێمە ئیتر ناتۆرێن لە ماڵەکانی ئەو. ئێمە دڵمان لە ماڵەکانی ئەوە بەجێ ئەهێڵین، دڵمان هەڵ ئەواسین بەناو مزگەوتەکانی ئەوەوە. ئەگەر چوینە بازار دڵمان هەر لە مزگەوتە، لە ماڵین دڵمان هەر لە مزگەوتە، لە کار و کەسابەت و وەزیفە و ژیانمانان دڵمان هەر لە لای ماڵی ئەوە میوانی ئەوە. ئەو کاتە ئەبینە ئەو ئیماندارانەی کە لە ساحەی مەحشەرە لە ژێر سێبەری عەرشی ڕەب العالەمینە حەشر کرێن. خوای گیان، ئێمە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە بە زمانی بە ڕۆژەوە هاتین یەکێ لە ماڵەکانی تۆ ئاوەدان کەینەوە، هاتین بە دڵ ماڵەکەت ئاوەدان کەینەوە، هاتین ببینە میوانی تۆ. یا ئیلاهی هەموو هەنگاوێک کە بەرەو پیری ماڵەکەت هاتوین لێمان قبوڵ کە. یا ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە ڕەحمەت و بەزەی بەسەریانە ئەبارێنی. خوای گیان سەکینەت بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ڕۆحمانە ببارێنە، دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە، لێمان خۆش بە یا ڕەب العالەمین. گوناهی زۆر بە کۆڵمانەوەیە، یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهانێ زانیمان یا ئیلاهی بێئەدەب بوون لە حوزوری تۆیە عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گوناهێک لەمەوە پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوا ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە.
يا إلهي الرجوع كان من لقبولك، تراويح كان من لقبولك، درس كان من لقبولك، ذكر أوراد من لقبولك، ختم كان من لقبولك، دعاء كان من لورقر يا رب العالمين. خواهي جان لقناهي دايكو باوك من ببورة، يا إلهي لقناهي مردو كان من ببورة، يا إلهي داوال ليكين لقناهي مردوي مسلمانان ببورة، يا إلهي أو دايكو باوكاني بكز لنا وقوركان أنا ماونو كزني دعاء ببكا وإما لم من بريتو، ويا إلهي دعاءكين داواد لي أكين يا ربي خويا سكينة بسر قوري هم ويانا ببارينا، يا إلهي داواد لي أكين بناوي جواند بصفتي برزة باسمي عظمت بكرمي خود، يا إلهي أوي بيسمان بو دنيا من بو جين من بو دين من بيمن عطاك، يا إلهي أم خو من نازانين چی باشه بو من، يا إلهي تو نيوچوان من بگره بو خير، تو برو خير من بره يا رب العالمين. خواهي جان أم إيمان دارنا هاتون تمالكيتو بخوا بروجونا بن تنها بو تو نبي، يا إلهي كس آقاي لين يتنها تو نبي، يا إلهي أمان بو الرجو بو تو أقرن بو بر إخلاص والرجو بو أقرن، يا إلهي أمانا ركوع نابا إلا لبردمتو يا نبي. بخوا إلهي أوسر برزة جوانيا نبي ناكن لسجديا تنها لبيناوي تو لبردمتو يا نبي، يا إلهي دسي زليلي دعاء برز ناكن وتنها بو حضوري تو نبي، دا يا إلهي دعاك ينجرابك ادعوا الله وأنتم موقنون بالله. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام مانجا رمضاني درس فري قوريشتنا نبي إما يوشا درس فرفرة قورا أنا إما التزام كرب مزجي يعني كي خواي نسر زمينيو نور خوا بركة خوا رحمة خوا سر زمينيو مزيكين أواني كردي مزجكا بعبادات بسجدة بدي فري بذكر كردي بقرآن واناي هرماني وانا سر شانو إنسان مسلماني وكأشم جيب جيش كر هر يوجا إمك مبرو مزجي ضلنيا بوشانه ك بعض جفر مودكا پیغمبری هنه فرمایشتکا وشویسی صلی الله علیه و آله و سلم گیراش وشویس من روی فرماواج مجدتا و نبو خوا جل جلاله بری و فرق گورش کردن و جبرکا آسمانی گر کاته به ملائکتا کاما چو فرماوا تماشا کرده این عبدکی مننه ببی اینه منوینا مایا فرزکاشا مزیکانە جێبەجێ کەرە چەنی ئینێ فەرزەیە جێبەجێ کەرە چەمەڕوانی کەرە دەی بەشکم فەرزێوەتەر بێوە و ڕاشاگنەوە یانەکە و من و ڕاشاگنەوە لا من و مێمانی من خوا جەلە جەلالوه ئی عەبدە زەعیفە زەلیلە ئەشم چێژ بۆ خوا ئەپێسد لێ مەلائیکەتی نەباسش کەرەوە بەهۆ ئانەی کەمێت لێ مزگی ئێمە ئارۆنە ئینامی وەرەدەم و حەملێوە فرە گەورێن وتابتي هورامانات وإما مزيكيش غير كاتي أواني بين إيديم وأوديم تماشا كري لا دقيو ما بين دوي يعني يري يعني بين مزيكي فرد جوانش رك كردن وجوان كردن وناوراس ودقاكين ولا هانكين وخاسرين ياجي دقاكين مزيكيش دروس كردن قديش بيناو آنينك عبداتي خوش نكريو الروح دلي مزيانا وجود جبو وداخل ما شوكا جنجكي ما خريكا وردو دجا خشتشا برا كافر بيدين انواع تخطيط شاهني انواع فرتوفيل شاهني تو تورنا جمزجي جرك شان نيدلي مزجي جرك شان دور بي جمزجي جرك شان دور بي جرح مو خواي ضل ارام نبو سكينه نبي يوجا واجبك سر وشانو وما قردي ما انا لك رمضان وغير رمضان ايانا خوايا باواني بازميو شكون مزجي والدي هر ياجي وانا تونمي والدي مزجي والدي الا لون مي وش سروكر هو بالشاهد بيل بتابتي مزجيكي كرمزي قورو اسلامي ني اشم بقوري باز مشاور هركز احترام ورمزك اسلامي غيرو انا دين دار انا تقوى دار انا نشانه شنه
وشويسما صلى الله عليه وآله وسلم فرمايشتي وانا فرماو بعض كولكي هني مزجينه كولكي رنجا يسوي ثابلاء كولكا بلو فرماو إن للمساجد أوتادا هم أوتادها بعض كولكي جورا هني اللي مزجينه باي مرزيره إي باي إي إيمان دارنه كإند اللي مزجينه شن إيمان داره چه مزجينه بأن باي إند اللي أمزجين فرق مهمة إنساني إيمان دار بوبز بيوجا بايكا مزجي اگر دیار نبو پایک کلا کما ایسا چی پایا دیار نبو نقصان باید مزانو مزیه که نقصان توی جیونی جا پایکا مزگی اشم آماده گل بو گر کاتی ونه فرماو ای پایک مزگینه یاگی وشانیان رو گرجاره نماش نکره و طاعتش نکره بین الرمز و مزگی بعض جا ملائکی خواه تایبت شاکرو پیلا اپایه تایبت اینه چنی ای پایه چنی ای انسانه اگر بو این انسان دیار نبو ای پایو دل مزگی دیار نبو ملائکه بینوشان پرسیاره کرا ما چه آرو پایه که ناما آرو ایمان داره که ناما ایسو چه آوان کرو قرآن کش نوانا آرو مزگینه نما کش نکرده اگر نوشه گنا این ملائکه کوباو چنی مسلمان ملا زیارت کرا اپاس کوباو ملا پیانه کش زیارتش کرا ما چه اهل مزگیا دیار نیا بابل می آموشوش کرد سرش دیمه و نه فرماو اگر هرمانه وشا كوت زحمتي وشا بي نتا وشا بيا مزجي مشغول بي ملائكه غير كوبا فرماو بابل مي هاوكاري اي عبد كرمي بشكم هرمانه كش بيجي بجي كرمي بيود لمزجي بايكو مزجين وراني مزجين نورو اي ايمان دار تو بايو دل مزجين تو جواني دل مزجيني تو منارو مزجيني كرتني ضلمي دقاقيتن مزجيبون وتو نلين ما تراويحي كده اي هوار نلين ما فرزك هذا جماعة كري والله بايننا حضور النبو إنساني إيمان دار أشم فرق وابستو مزجيبو ضلج بمزجي كريو ضلج وش حال بو أجر ضل كرياوة تاني مزجي ضل نيابة إن نشاني إيماني تاني بخوا أجر أما يدلي مزجيو بلا بلي جوال ترسى بوشي فرمايشتي وانا بيغمبر صلى الله عليه وسلم فرماو خاسرين كذا كسنة أخير كز مزجينا مزيورة خرابترين أكسنة كزو مزجي كان يكسر جيما زور رمو إلا مقر هرماني وضرورة حاجتي وفر ضرورة جبو نما كل كر ذكرك وانا بلا نبو قرد ما كرو دا دقيقة چند دقيقة وملا جياننا رمضان إي بيام جواني مو بأيما والله رمضان إنسان مسلم ملود لي مزجي دلش كريو إي قردو إيمان داراوين وقرد صفا شابستين نما كرا طاعت كرا كولا كي مزجي قر خريك وذكر أورادين قرآن وانا بدس جمعي ختمي كرا ماشي الحمد لله أمتي إسلامي إنا خير فرق قورينا نمو بياني ويني قربالخي قورا بايكي مزجي فري بينا نمو بيانينا أشم قركاتينا فريبا أي آكسي كشوينا ما يبي مزجي وبتاريكي ما يقركتا يانا وخواي آوان كريو مجدل ونبو وشويس فرماوه بشير المشائين في الظلم بالنور التام يوم القيامة مجددي دي باكساك تاريكين هنقام من يوم ما يابي مزجي نور فرد تمام شادر يوبن الرقيامتين سرشا فرد برزبو رقيامتين خواهي جان قلنا ما تشا عبدا كمزجينا بيسا بايني كمزجينا دلو وشا جي استنو مزجي بيانا وشاو بكوغاو بمقرو بجيان وشا زانا وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها
اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته، ولا عيبا إلا سترته، ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها، ولا مريضا إلا شفيته، ولا عاصيا إلا هديته، ولا عاصيا إلا هديته، ولا عاصيا إلا هديته، ولا شابا إلا أصلحته، ولا أسيرا إلا فرجته، ولا مجاهدا في سبيلك إلا نصرته. آمين آمين، والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.